شارە جوانەکەی ئاکرێم پایتەختی نەورۆز ئاکرەی بەناوبانگ بە بەرهەمی خۆماڵی هەنجیر و سماق و برنجی ئاکرێ گفتوگۆکەین لەگەڵ خۆشەویستانی هاوڵاتیانی ئاکرێ و بێکەوە باسی بازاڕ و گوزەرانیانەکەین فەرموون. سڵاوتان لێبێت چۆنن؟ باشن شکر حیاتم خەڵکی شوێن جەنابان؟ وەڵام منەوە لە ئاکرینە ئەوش لە ڕۆڤیا لە ڕۆڤیاوە زوو دەیت ئێرە؟ زوو دێم وەڵای هەموو هەفتەی جارێک دوان هەردێم. پێت خۆشە ئێرە؟ ئاکرێ زۆر خۆشە ماشەڵای لێبێت زۆر خۆشە. قەلی و برنجت خواردی ئاکرێت؟ مانایی بێت ئاکرێ نابێت بێ قەلی و برنج بڕاتەوە. خواعافێتێ بێ. هەنجیرەکە حیاتەکەی هەیە. قەلی و برنجە من زۆرم حەز لە برنجە. ئینشەڵا خۆی. دوو برنج جۆرەکانی چی هەن لێرە؟ وەڵی سێ ناوە برنجی هەیە، هیرکی هەیە، سێمەی هەیە، شەشمەی هەیە. هیرکی لو دووڵمە دروستەکە. ئەوە وردە؟ وردە. ئەی سێ مانگی و شەش مانگی؟ سێ مانگی هەیە و شەش مانگیش هەیە. کامی لە هەمووی خۆشترە؟ وەڵا شەش مانگی. بۆ شەش مانگیەکە؟ شەش مانگی نەوەکەی جوانە بەتر خڕ دەبێتن. بەتر خڕ دەبێتن تۆمەکەی خوشترە تامیشی خۆشترە تۆمەکەی خوشترە تەبعاً ئیمشەوی خۆین ئینشەڵا مەجالی ئینشەڵا بەعافیەت باشە سپاس شەش مانگ یعنی شەش مانگ لەناو ئاودا شەش مانگ لەناو ئاودایە وەڵی خۆشە زۆر ئەی ئەو هەنجیرە تاکەی هەنجیرە مێنێ فریاکەی سەبە تێبەرین ئینشاڵا هەر دەمینێت مودەی لە ئاکرێ زۆر ئەوە هەیوی 11 هەمینە مانگی 11 تۆمەکەی هەخ شەش ئەی ئەمڕۆ چیتان خوارد ئێوە؟ والله ئەمڕۆ ئەی گەشتیار زۆر دێتە ئێرە؟ وڵا خزمەت گوزاری گەشتیۆر زۆر باشە لێرە و تایبەت مەسایف و زۆر ئەمنیەتەکە باشی دۆنێ بوو گەشتیۆر تەبعاً هەشلۆی عێراقی هەموو لۆکی بەتێنە ئۆکرێ شلۆی بەغدۆ لۆی بەتڕۆ بگرە هەموو لۆکی خول ئۆکرێت خۆتن بۆ خود بینی جەوە کەشتەوە خۆ من ئەڤێکری بە سۆردیە و هێشت بۆ عەدەدی گەرمە لێرەش مەسایفێکە زۆر جوانە هەر زۆر خۆشە یاخوا ئاخری هەر ئاوا جوان و ڕازاوە بمێنێتەوە زۆر شتی دی بەناوبانگەش تەبعاً سماقی ئاکرێ سماقی ئاکرێ تامکە سماقی سماق حالەت چی ئاکرێ بە شش کەش بەناوبانگە و لە وەختی نەورۆز کەلێ و گریمان هەیە ئێستا ئەمە لە گرینە و کەلێ دەبیتە سابق ئەو چیان یەکتر دەگاتە لە سەرێ بەڵام ئێستا هەموو جار ئەوە قادرمەی زۆر باشە ینی قادرمەکەی زۆر باشتر لەو ئەوەیە یعنی هی ئازایەتی نیە ئەوەیە قادرمەکانی باشە باشە من زۆر دوکانی هینم بینی ئەوەی جلی بووکێنی ئێوە زوو ئەو جلە بووکێنیە دەکڕن بۆ بووکێک و ئەم گەنجانە ژندێنن لەسەر مەسرەفی دەمێتەوە لەسەر ڕازی بوونی دایک بابێنیتەوە ئێستا وازوی ناکەین زۆرە بەڕاستی ینی بووک لێرە زوو دێتە ڕازانەوە جلکی بووک لێرە کەمە پێشکەوتووە و خەڵکی ینی ساڵۆنی ئاکرێ کەمە لە ئاکرێش تەبعاً ئەویش تێرای خۆی ناوبانگی خۆی هەر هەیە ئەوەش ئەم گەنجە جوانانە سەرکچێکی جوانی باشە دۆزنەوە و هەمووشتان ئەبن بە ساحبی خێزان ئیشاڵڵا ئەو وعدە برنجی ئاکری میوانێت دەکەین لا قەلیە ئیشاڵڵا زۆر سپاس بۆ ئێوە شوێکی خۆش و زۆر مەمنون هەر گەورەی کاتێکی خۆش سڵاوتان لێبێ سڵاوڕێت خێر بێت جەنابان خەڵکی ئاکرێن بەلێەوە پایتەختی نەورۆز ئاکرێ چی بۆ کراوە ڕازین لەوەی کە بۆی کراوە هەلبەتە گەلک گاو و پرۆژە و خزمەت گوزاری جوورە و جوور هاتیە پێشکەشکردن بۆ هەمی باژارەت کوردستانی لە کابینانەیە حکوومەتە هەرێمە کوردستانê ئاکرێژیا بێبەش نەبیە لەوان پرۆژە و خزمەت گوزاریان جوورە و جوور ناخواسم ئەم تشێن بێژین
کابینانه حکومت هرم گرینگی که هری باش به سکتر چاندنه و لیسانجی گشت گذار هاتیدان و خوشبختانه بر همه باجر آکره گلک بر همه جورا جور باجر آکره هاتی روانه کرن بو ولاتین کنداوی و اروپا جی. او هنجیره خوش عجایبه. او ریگه لحولیر و هاتم ریگه کی زور باش بله. امیش هر نوعی کراو او ریگه. افهم ما ساله که سال نیو خلاص بیا. گله خلکی کردستانی هل زاق هاتا خانقین گله خلک لیسودمند بیا. چونکه وقتی که داد تو هی یعنی ساعات ندگشتی از سلیمانی هفلره نوکه بچند دقیقه قونا 35 دقیقه 40 دقیقه آخرت کنه هفلره آن ریگه کی زور جوان و ریکو بگیشه. مسافه کی زورش اتوبانی لناوه. کسا جوانەکان چۆنن؟ چۆن خەڵکی شوێی تۆ؟ هەولێر. ئەی ئێوە هەموو خەڵکی هەولێرن؟ ماشەڵڵا چەند جوانن. ئەی تۆ خەڵکی شوێی هەولێر؟ چییە؟ کێ هاتوون بۆ ئاکرێ؟ ئەوڕۆ جەوێکی زۆر خۆشە هەموو بینەرەکان بابێن بۆ سەردانیرەوە و هەموو کەشێکی خۆشە و هەم ڕووکەشێکی خۆشە. یاخوا لە خۆشییا بن چیتان خوارد ئەمڕۆ چیتان کرد لێرە؟ هاتچین بۆ مەطعام لای بڵین تافگەکان و لای مۆتەکان و هەموو شتەکان مۆتەشی خوارد خۆش بوو چ تامێک؟ شیر شی عافێت ئەی تۆ چی خوارد؟ مۆتەی تام شیرم خوارد. تۆش تامشیر؟ ئەی تامی تر نەبوو تۆ چی خوارد؟ تام شیر. ئەخوا عافێت دەبێ ئەی تۆ؟ شیر. شیر؟ خۆش بوو؟ یاریەکەن؟ ئەی مەکتەب لەگەڵ مەکتەبا چۆنن؟ بەس. ئەی باشن یاخوا هەر باش بن ئەی تۆ مان پیاو؟ تۆش باشی؟ یاخوا باش بن. بۆ خۆتان یاریکەن ئاگاتان لە خۆتان بێ شەوێکی خۆش بۆ ئێوە. بای! کەس جوانن. السلام عليكم. خوا بازارتان با. السلام عليكم. خوا بازارتان با. ئەتۆ پارەشتە حساب کە دوای دێ بۆ وڵات. سڵاوت لێ بێ. باشە شکر. ئەمە هەنجیری ئاکرەیە؟ بەڵێ. ئەوەی کیلۆی بە چەنە؟ کیلو 1500. 1500 جاوە خۆ تقریبا بەلاشە. خەڵک دەکرێت ئەفریقای زۆر بووە بەروێندێ. بەڵێ بەڵێ خەڵک دەکرێت؟ بەڵێ الحەمدوللا. الحەمدوللا بازار باشە شکر. زۆر شکر بۆ خۆتێ. ترش چیتر دانێت سماق هەیە برنج هەیە سرکایە هەنگوی ناسلەیە تەحینی ئاکرایە دوشاوی ئاکرایە ڕزقی خۆماڵی ئاکرێ لەخوا بە زیابێ گەلەکە الحەمدوللا. الحەمدوللا زۆر شکر. ئەوە دوایی کە هاتینۆ بزین سەبەتێ شتێک ئەکڕم دێت سەرت خۆش بێ هەر بژیت هەر بژیت مەمنون. ئەدەی کابز ئەمە فەرقی هەیە لەگەڵەوە؟ بێ ئێوە ناخۆش. خوا بازارتان با. باشن شکر سعدان باشە. ئێوە چۆنن باشن؟ هەنجیرمان هەیە. هەنارمان هەیە. هەناریش خەریکە پێدەگا ها؟ بەسەوە گەشتیەوە. ئەمە هەناری ئاکرەیە؟ هی ئاکرێ زۆری ترشە یا شیرینە؟ خودێ تۆیبەتی مزرە. مزرە؟ مزر گەلک. ئێمە پێڵێن مێخۆش. مێخۆش بەڵێ. مێخۆش. مزر.
بريم سلام کار و کەسابەت چۆنە باشە خدي باشە الحەمدولله سماقیشمان هەیە و چی خۆماڵی تریشمان هەیە سموقة ميوجن طحينة مێوش و تەحین و ئەم تەحینەی خۆمان هەری خۆمانە خی گەورە ئەوە ڕزقت با ئینشاءالله بینیمت ئەوە هەنارتانە خوارد دوایی تۆزێ هەناری ژەکرین بلا خير شو بخنا نوكا بخنا عادي تۆزێگە خۆی ميمون ما بن عليه هەر بژی سپاس خوا ڕزقران بە هەر بژی کاتێکی خۆش سلام علیکم سڵاوتان لێ بێ باشن چ بەژوورە السلام عليكم سڵاوت لێ بێ باشیت شلوني احوالك بخير سپاس بگورە ئەوەتە شەویش خەریکە درەنگە بێ کێشەنیا هەموو کاتێ دەرگەکراوە بوویەوە هەر بژین هاتین بۆلاتان سەردارێکدان بگەین پێ خۆشحاڵین اینجا دەڵێن قەلی و برنجی ئاکرێ زۆر بەناو مانگا ئینشەڵڵا یخۆن ئینشاءڵڵا بەخێر بێن کار و کەسابەت چۆنە والله شکر بۆ خوا زۆر باشە الحەمدولله ئەگەر ئەوها بڕوا عیبی نییە گەشتیار دێتە ئاکرێ والله زۆر ڕۆژانە گەشتیار دێت هاوینان ئیش باشترە یا زستانان وەبزانم هاوینان هاوینان باش بەڕێم زستانان بۆ ئێمە باشترە زستانان باشترە ئەخوا هەر لە خۆشییا بن ئینشاءڵڵا بازارتان باشە بێت و ئەم ئاکرێ جوانە شەر ئاوا گەشاوە ئەبێ ئێوە جوانتە و گەشاوەتر دەبێت زۆر برنج دوو جۆری هەیە دوو مانگی و شەش مانگی یا سێ مانگی و شەش مانگی برنج چەند جوورێک هەیە شەش مانگی هەیە سێ مانگی هەیە تەحالف هەیە سەدریش هەیە ئابەس ئەوی کە تامی خۆش و خەڵک حەزیلێتی شەش مانگە ئەوەی جەنابەت شەش مانگی ئەگەر مابێ برنج تۆزێ برنج بخۆین و تۆزێ قەلی ئاگرێش بخۆین ئینشەڵڵا ئینشاءڵڵا بەخۆشی ئینشەڵڵا لەکوێ دانیشین بەڕای والله فەرمو لێرە شوێنێکی کەلتوریە و ئەگەر بەدڵێەوە بیتن وڵا هەر کوردەوارێکە خۆشە دەفەرمو خۆشەویستانم دوای نان خواردن اینجا شیرینی خۆشە ئەم دۆدرمەی ئاکرێش زۆر بەناو بانگە خۆماڵیە دەچین ئێستا تامیەکەین فەرمون سلام علیکم سڵاوت لێ بێ باشی چکور ئەم دۆدرمەی ئێوە لە ئاکرێ زۆر بەناو بانگە جا هاتوین تامی بکەین بزانین چۆنە خۆشە زۆر بەخێر بێ ئەو دندڕمەیە لە ساڵی 1950 دروستکردە 58 بەێ ئەو لەسەر دەستی بە پیرم و هاوڕێکی هەبوون هەردوو پێکەوە بوونەوە 6 ساڵە خزمەتی خەڵکی خۆمان دەکەین هەر بژین بازار چۆنە باشە الحەمدولillah بازارەکە زۆر باشە لێرەکە گەشتیاران دێن ئەم دۆدرمە خۆشە بخۆن بەێ وڵە بەو گەرمە هاوینە دەزانی کە جاوەکە کووە گەرمایە دندڕمەمانیش تایبەتی هەیە چونکە دندڕمەکە بە شیری خومانەیە هیچ مادی دیکە تێناکەین دندڕمەکی سافە خەڵکیمە زۆربەی ڕغبەتی ئەوەیە شتی خومانەیە ئەو دندڕمەش خومانە لە بەرەوەی سەرنجی خەڵک زۆڕاکەش زستانان دایەکەن یار هەیە وڵە لە زستانانی شارەیە ئەمە شیری بزنە بە شیری بزن چاک دەکەین ئەو شیری بزنە خەزم دەکەین یعنی کوزستاناش هەر ئیشی خۆمان بکەین و بەردەوام بی لەسەری وڵاوا خۆش باست کرد حەزەکەم بخۆم تۆزێک کەرم کات تامی بکەین دەفەرموو ڕەنگی زۆر جوانە زای تامی چۆنە بێ ئێوە ناخۆش بەڕاستی بە لەزەتە سعدان باشە هەر بژی سواز جەنابتان خەڵکی شوێن وڵا خەڵکی ئاکرێنە خەڵکی ئاکرێ ئەی جەنابەت ئەمنیش هەر خەڵکی ئاکرێمە ئاکرێ داروباری زۆر تایە تایبەتی ئەم جادێ ئەمە ناوی چییە ئێمە ئێرە ئەم بێژنی جۆدۆ ڕازەوە
جادە ڕەزا بەڵێ بەڵێ زۆر جوانە ئەم دار و بار و ئەم ئاوە بێرا دێتە خوارێ و کەفتریا و ڕێستوران تێکی گەشتیۆریە بڕاستی بەڵێ شەبانە جەحەلێمە ئاکرێ هەمی وەرە قوترێشم بژمەتە نوت و سادە خریە البێرە شەوێت خۆ لێرە بورینی چونکە شوێن جیاکی گەشتیۆریە و گەلەکە فێنەکە ژێوبین بەتایبەت هاوینان فێنکە هەموو دار و بار زۆرە فێنەکارێ وەڵا گەشتیار دێتە ئێرە زۆر زۆر دێت ئەمن و ئەمان چۆنە لێرە باشە سەدە سەدەیە الحەمدولillah سەدە سەدەیە ئەمن و ئەمانێ پێناوە الحەمدولillah ئەی کار و کەسابەت چۆنە لێرە گەشتیاران دێن کەفتریا و ڕێستورانتەکان ئیشیان هەیە باشە وەڵا کاکە هەنگوو بەخێر بێن پێشەکی ئۆکرێ ئەم چەند ساڵی دوای گەشتۆرێکی زۆر سەردانی دەکات لەبەر ئەوەی بەخۆ ئۆکرێ شارێکی قەدیمە یعنی جوگرافی ئۆکرێش زۆر هەوروکارە کە یعنی شوێنی گەشتیاری و ئەوەی کۆنی لێیە یعنی خەڵکی ئاکرێ خوا هەڵناگرێ زۆر میوان دۆستن یعنی بەڕاستی زۆر بەڕێزن خوای گەورە ئیشاڵڵا لێتان تێک نەیە ئەو ئاکرێ هەر ئاوا بە جوانی ببینین. خۆشەویستانەوەی کە بینیتان شەوێ بوو لە شەوانی نیشتیمان لە ئاکری جوان خوای گەورە ئاکرێ بپارێزێ وە کوردستانەکەم بپارێزێ بەخوای گەورە دارەسپێرم خواتان لەگەڵ و کاتیش خۆش.